تەوەری کۆتایی سێمی بەرنامەکە دەست پێ دەکەین ئەویش ئەوەیە کە وەک ئەبینین لە سوودان هەوڵێکی کودەتا شکستی پێهێنا بەڵام ئەم کودەتایانە یەکەم کودەتایە لە ناوچەکە و دوا کودەتاشە بێ بەڵکو لە کیشوەری ئەفریقادا لە ماوەی 11 ساڵی ڕابردوودا 34 کودەتا ئەنجام درراوە سەرڕای کیشوەرەکانی ترکە وڵاتانی و ناوچانەش دایان کودەتای دیکان لە ماوەی ساڵانی ڕابردوودا ئەنجام داوە ئێمە بۆ ئەوەی کە شرۆڤی ئەم بابەتە بکەین یاخود گفتوگۆ بکەین لەم بارەیەوە میوانداری کارۆخ خۆشناو سەرۆکی ئینستیتوتی توێژنەوەی ئەمریکی کوردیمان کردووە کا کارۆخ ئەم کاتت باش من نەبێ لەو پرسیارە دەست پێ بکەم ئەنجامدانی کودەتا بۆ چییە مەبەست لە کودەتا چییە؟ بەڵێ سڵاوتان لێ بێ کاکرم خاتپێوی و سڵاو لە بینەرانی بەڕێزی کورسات نیوز یان کورسات دیارە مێژووی کودەتا هەر لە سەرەتای دروستبوونی دەسەڵات و کۆمەڵگەی مرۆڤایەتیەوە مێژووی کودەتاش سەری هەڵداوە ئەم کودەتایە وەکو جەنابەت پرسیارت کرد کاکڕانج بە مانای گۆڕینی دەسەڵات دێ بە مانای ئەگەر لە چەمچی کودەتاوە یاخود وشەی ئینقیلابی عەرەبیەوە سەیریکەین دەبینین بە مانای هەڵگێڕانەوەیە بە مانای ئاواژووکردنەوەیە دەسەڵات زیاتر ئەگەر پێشووتر لە دەستی نوێنەرایەتێک بێت کە نوێنەرایەتی زۆری نەبکەن کودەتا بە مانای ئەوەیە کە کەمینەیەک دێ بە توندوتیژی بڵێن دەسەڵات دەگرێتە دەست وە کەمینە حکمی زۆری نەدەکا و بڵێن زیاتر وەکو بەڕێزت ئاماژەت پێکرد لە مێژوودا لە وڵاتانی بەتایبەت وڵاتانی جیهانی سێ و لە سەردەمی ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتای مێژوو لە پێش زاینەوە لە سەردەمی فیرعونەکان و سەردەمی ڕۆمان و یۆنانەکانەوە ئینقیلاب ڕوویداوە و خەڵکێک ویستویەتی کە لە ڕێی توندوتیژیەوە دەسەڵات بکرێتە دەست هەتا وەکو دەگەیە سەردەمی ئیسلامی و دیارە لەناو سەردەمی ئیسلامیشا لە خلافەتەکانی ئەمەوی و عەباسی و هەتا عوسمانی بەدەیان بڵێن هەوڵی کودەتا و هەوڵی ئینقیلاب دراوە اینجا هەندێک لە هەوڵەکان شکست خواردوو بووە هەندێکی سەرکەوتوو بووە و هەتا وەکو دەگەیە سەر جەنگی جیهانی یەکەم و دواتر جەنگی جیهانی دووەم و دروستبوونی سیستەمی نوێی جیهانی کە سیستەمی نوێی جیهانی مامەڵە لەگەڵ کیانی دەوڵەت دەکات دەوڵەت چوارچێوەیەکی یاساییە لە سیستەمی نوێی جیهانی کە بڵێن میکانیزمی بەڕێوەبردنی هەیە و ئەو وڵاتانەی کە ئەندامن لە نەتەوە یەکگرتوەکانی لە سیستەمی نوێی جیهانی ئەمانە کە ئێستا 193 وڵاتن پێم وایە لە نیوەی زیاتر لەم ئەندامانە هەوڵی ئینقیلاب دراوە و هەر لە وڵاتە دواکەوتوەکانەوە بگرێتەوە و وڵاتە پێشکەوتوەکانیش هەوڵ دراوە ئیجاگەر بینە سەر وڵاتێکی وەکو عێراق یاخود جنابەت باسی سوودانت کرد بن نەتێناوە کە لە چەند ڕۆژی ڕابردوو هەوڵێکی شکست خواردوو هەبووە دەبینین کە ئەم حاڵەتانە حاڵەتی زۆر دەگمەن نین بەڵکو حاڵەتی هەمیشە ئەم حاڵەتانە ڕووی داوە لە وڵاتانە تۆ سیر کە وڵاتێکی عەرەبی نەبووە تاوەکو ئێستا یاخود وڵاتانی ئەم ناوچەیە بە تورکیا و ئێرانیشتەوە کە هەوڵی بڵێن ئینقیلاب و هەوڵی کودەتایدا نەدرابێ اینجا ئەو هەوڵان هەندێکی سەرکەوتوو بووە هەندێکی شکست خواردوو بووە لەو عێراقی کە ئێستا لە بڵێن تەمەنی بەرەو 100 ساڵ دەڕوا کە لە ساڵی 1920ەوە دامەزراوە بەدەیان هەوڵی بڵێن ئینقیلاب دراوە هەر لە بڵێن ئەگەر لە سەرەتای ئینقیلابی بڵێن 14 تەموز 1958ەوە عەبدولکەریم قاسم بەسەر مەلیکیا کرد دواتر لە 8 شوبات 1963 بەسەر عەبدولکەریم کرا و دواتر بەعسیەکان هاتن لە 68 تا ئینقیلابیان کرد و لەناو بەعسیەکانیشا کۆمەڵێک هەوڵ دراوە وەکو هەوڵی بڵێن ئینقیلابی نازم گزار لە ساڵی 1973 دواتر سەدام حوسێن لە کاکارۆخ ئەگەر ئێمە سەیری کودەتاکان بکەین بە درێژایی مێژوو ئەبینین یعنی ئەوەی کە پرۆسەی کودەتاکەی ئەنجام داوە هەمیشە بەهانەیەکی هەبوو بۆی کە ئەم سیستمەی کە پێش ئەو حکمی کردووە سیستمێکی نادیموکراسی بووە سیستمێک بووە خەڵکی چەوساندوتەوە یعنی ئەزمونونەکانیش کە دوای کودەتاکان ئەیبینین جاری وا هەیە پێچوانەی ئەوە یعنی ئەوەی کە دەیبینین دوای کودەتاکە بەڵێ ئەبینین دوای ئەوە کە یعنی وڵاتەکە بەرەو نادیموکراسی تر ئەڕوا پرۆسەی
کودەتا یاخود ئەنجامدانی کودەتا بۆ خۆی ئەتوانین بڵێن کردەیەکی نەرێنیە یاخود هەندێک جار بەراو ئەرێنی ئەڕوا؟ بەگشتی دەتوانین بڵێن پرۆسی یاخودکردەوەی کردەوەیەکی نەرێنیە، چونکە کۆمەڵێکی کەم دەیانەوێت بەهۆی تونند و تیژیەوە زۆرینە بکەن، ینی بە پێچەوانەی پرۆسی دیموکراسیە. ئێمە دەزانین کاگرنج دیموکراسی بەمانای حکمی زۆرینە دێ، کۆمەڵێک نوێنەر دێن زۆرینەی میلەت دەنجام پێدەدا و ئەمانە دەبنە بڵێن دەسەڵاتدار. بەڵام کودەتا زیاتر لە سێکتەری تەربازیەوە خەڵکێک کەمینەیەک دێ بەهۆی هێز و تونند و تیژیەوە بڵێن حکمی زۆرینە دەکات. جا ئەگەر بە نمونە لەم ماوەی ڕابردوو لە دوای بڵێن بەهاری عەرەبیەوە تۆسکە کودەتا لە مصر ڕوەدا، کودەتا لە تونس ڕوەدا، لە وڵاتانی تر هەتا هەڵی کودەتا لە کوردیش هەبوو دەست حەمزەی دەڵێن نەک لە وڵاتانی باختا لە وڵاتانی پێشکەوتوشە کاگرنج. ئێستا لە سەرەتای ئەم ساڵەوە کاتێک کە دۆناڵد ترۆمپ دەدۆڕێنێ هەوڵ دەدا لە ڕێگای ئەو جماوەرە داژوەی کە هەیەی هەڵدەکوتنە سەر کۆنگرێسی ئەمریکا کە ئەوە زۆر کات سوپەی کۆنگرێسمان و نووسەر و ناوەندەکانی لێکۆڵینەوەی ئەمریکا بە هەوڵی کودەتای دۆناڵد ترۆمپ دیان لەمداوە، بەڵام شکستی خوارد، چونکە بڵێن ئەو پەرژینە قایمەی کە لە سیستەمێکی دیموکراسی وەکو ئەمریکا هەیە پەرژینێکی قایمە بەهۆی دەستوری ئەمریکاوە توانرا کە هەوڵێکی لەو شێوەی دۆناڵد ترۆمپ شکستی پێ بهێنرێت. حقیقت یعنی دەتا خۆی لە خۆیدا پرۆسەیەکی نادیموکراسیە، پرۆسەیەکە دژی دیموکراسی، بەڵام لە هەندێک کاتە احتمالی ئەوەی هەیە کە بڵێن ڕژێمێکی دیکتاتۆری دێوێ ئەو کاتە هەوڵی کودەتا لەوانەیە ینی لێرە و لەوێ هەندێک جار هەوڵێک بێ بۆ ئەوەی دیموکراسی بەرەو ڕاستەڕێ. باشە کاکارۆخ، ئەگە سەرنج بدەین ئەم کودەتایانە زۆرینەی کاتەکان لە وڵاتانی هەژار و تازە پێگەیشتوەکاندا ڕوودەدەن. بۆچی وایە؟ چونکە دیموکراسی لەم وڵاتانە نەبوو کەلتور و بەڕاستی ینی پرۆسەی دیموکراسی و هەڵبژاردن لەوانەیە پەک خراپێ یاخود لەوانەیە لە وڵاتانە وەکو پێویست نەتواندرابێ شوێنی خۆی بگرێت، چونکە ئەگەر دیموکراسی لەسەر شارەگای خۆی بێ، ئەگەر هەڵبژاردن لە کاتی خۆیان بەڕێوە بچێ، ئەگەر خەڵک هەست بکا کە ئەمانەی لە دەسەڵات نوێنەری ئەوە نوێنەری خەڵکن، ئیتر پێم وانییە کودەتا ئەگەر هەڵیش بدرێت سەرکەوتوو بێ. بەڵام لە وڵاتە هەژارەکانە دیموکراسی نەبووتە کەلتور و خەڵک لە وڵاتانی دواکەوتووە دەبینین کە بۆ نمونە لە تەمەنی خۆیان لەوانەیە چەند جارێک سێ چوار جار بچێتە سەر سندوقی دەنگدان، چونکە ئەگەر بچێتە سەر سندوقی دەنگدانیش ئەم پرۆسەیەش لە وڵاتە هەژارەکانە وەکو پرۆسەیەکی شکلیە، ینی ئەوە نییە بڵێ بەس بۆ شەرعیەتدانە بەدەسەڵات. بەڵام لە وڵاتانی پێشکەوتووە دیموکراسی بۆتە کەلتور و خەڵک لە تەمەنی خۆیان ئەگەر تەمەنی 6 ساڵ بێ لەوانەیە 6 جار بچێتە سەر سندوقی دەنگدان، چونکە بۆ هەڵبژاردننی حاکمی ویلایەتێک بۆ ئەمریکا لەناو ویلایەتەکانە ساڵانە هەڵبژاردن دەکرێت. لەسەر ئاستی ئەمریکا بۆ سەرۆک 4 ساڵ جارێکە، بۆ کۆنگرێس 2 ساڵ جارێکە، بۆ حتا بۆ ینی هەڵبژاردننی شارەوانیەکان یعنی هەموو ساڵ خەڵک بۆتە کەلتور. پرۆسەی بڵێ پێدانی دەسەڵات لە ڕێی سندوقەکانی دەنگدانەوە بۆتە کەلتور، بەڵام لای وڵاتە دواکەوتوەکانە بەداخەوە ئەم پرۆسەی نەبۆتە کەلتور و بۆیە دەبینین کە زیاتر لە وڵاتە هەژارەکانە پرۆسەی بڵێن ئینقلاب یاخود. بەڵێ کاکارۆخ، ئەوەی کە دەیبینین هەندێک جار کودەتاکان لە ناوخۆی وڵاتەکەیە و هەندێک هێز لە ناوخۆی وڵاتەکە ئەنجامێدەن، بەڵام هەندێک جار باز لەوە دەکرێت کە ئەو کودەتانەی کە لە وڵاتانە ئەنجام دەدێت بە دەستی دەرەکی و خواستی دەرەکی لەسرە، ئەمەیان تا چەند ڕاستە؟ بەڵێ ئەمەش دەگەڕێتەوە سەر ئەم وڵاتێکی کودەتای تێدا ڕوودا. بەڵێ لەوانەیە هەندێک وڵات هەبێ بە خواستی دەرەکی بڵێن کودەتاکە ڕوو بدە، و لەوانەشە هەندێک کودەتا لە بەرژەوەندی خەڵکا بشکێنەوە. ینی هەندێک وڵات هەیە کە ینی بەڕاستی زۆربەی ئەو وڵاتانی ئەگەرچی لە سیستەمی نوێی جیهانی لە نەتەوەی گرتوەکانە سەروەری وڵاتان خەتی سوورە یاخود هێڵی سوورە کە ناکرێت هیچ وڵاتێک تداخلی شؤونی وڵاتێکی تر بکە ئەوەی کە خاوەن سەروەری بێ. بەڵام دەبینین لە وڵاتانی ئەو ناوچەیە بەگشتی
تداخلات هەیە وڵات ینی سەروەری وڵاتان وەکو پێویست ڕێزی لێ ناگیرێ بۆیە بەڵێ ینی کودەتاکانی ئەم ناوچەیە تۆ سەیری مەسر کە بە نمونە تاریخی کاریگەریان و ینی لە وڵاتە هەتا لە کودەتای سوپاردوی تورکیاش دەڵێن دەستی ئەمریکا و یان دەستی وڵاتانی تێدا بووە هەرحاڵ ینی کودەتا بە حقیقەت دوای ئەو ڕوودەداکات لە ماوەیەکی درێژە کەسێک لەسەر دەسەڵاتە دەمێنێتەوە یاخود کەسێک هەوڵەدا کە ئەجندایەکی تایبەت ئەجندایەکی دینی بێ یاخود ئەجندایەکی تر بێ فەرزکا بەسەر ئەم وڵاتەدا کە ئەمەش لەلایەن هەندێک خەڵکەوە دانەیە ڕێگا پێدراو نەبێت بۆیە ئەوە بە پێچوانش هەندێکجار خۆشەویستی بۆ سوڵتات بۆ دەسەڵات پادەکا کە کۆمەڵێک هەوڵ دەن لە کەسەکانی دەسەڵاتدار بتێنسترا. باشە کاکارۆخ وەکو خۆش باس لە بابەتێک گرنگتر خۆشەویستی بۆ سوڵتە ڕەنگەوا بکات ئەم کودەتا دروستکە بەڵام زۆرینی کاتەکان بیانۆکە ئەوەی کاوترێ ئێمە دەمانێت گۆڕانکاری بکەین یاخۆ شێوازی و ژیانکردنیان بەدڵنیە سیستمی دەسەڵاتیان بەدڵنیە ئەمانە دەکەنە بیانوویەک بۆ ئەنجامدانی کودەتا خۆشەویستیە حەزکردن بۆ دەسەڵات یاخۆت حەزکردن بۆ گۆڕانکاری ئەمانە دروست دەکات. دەتوانین حاڵەتەکە قسەی لەسەر بکەین بڵێن لە چ وڵاتێکە بە دیاریکراوی ئینقلاب ڕوودەدا بۆەوەی بتوانین هەڵسەنگاندن بکەین ئەمانەی لە پاڵ ئەم هەوڵەی کودەتاوە بوون مەبەستیان خۆشەویستی دەسەڵاتە یاخود مەبەستیان چاکسازی و هەوڵدانە بۆ دەستپێکێکی نوێ بۆ خستنە سەر شارڕێگەی دیموکراسی چونکە دەبینین ئێستا بۆ نمونە لە وڵاتی وەکو عێراق زۆربەی ئەو هەوڵانەی دراوە خۆشەویستی سوڵتە بووە لە سەردەمی ڕۆژەوی بەعسا دەبینین کە سەدام لە ساڵی 69 ئینقلابێکی سپی بەسەر ئەحمەد حەسەن بەکراکە لە ساڵی 79 دێتە دەسەڵات و بە تەواوی کۆنتڕۆلی هەموو جۆگەکانی دەسەڵاتەکە و هەتا لە سایکۆلۆژیاشە دەڵێ سەدام کەسایەتێک بۆ کە نەرجسی بووە ینی بەو مانای زۆر مۆجیبی خۆی بووە زۆر خۆشەویستی بۆ دەسەڵات هەبووە هەر لەبەرەوەشە دەبینین کە یەکێک لە پاڵنەرە سەرچیەکان بۆ ئینقلاب خۆشەویستی دەسەڵات و سوڵتەیە چونکە ئەو وا دەکات کە کەمینەیەک هەوڵدەن ڕێک بکەون بۆ ئەوەی کەوە کۆتایی بە بڵێن حکمی دیکتاتۆرێک بێنن یا حکمی کەسایەتیەک بێنن یا حکمی ڕژێمێک بێنن کە ئەوان بەڕاستی نازانن و هەندێک جاریش بەڕاستی پاڵنەری سەرەکی لەوانەیە خۆشەویستی بێ بۆ دەسەڵات. کاکارۆ هەندێک جات پێش ئەوەی کە کودەتاکە ڕوو بدات ئەبینین بە زۆرێک لە زۆرەکان ناڕەزایەتی لە وڵاتە دروست بووە ینی وەکەوەی خۆت ئاماژەت پێکرد ئەوەی بینیمان لە ساڵانی پێشووترا لە میسر ڕوویدا خۆپشاندانی ملیۆنی بوو لە سەرجادە و 20 میلیۆن کەس هاتە سەرجادەوە دوجار عەبدولفەتاح سیسی وتی کە من ئیتر دەسەڵاتە گرمە دەست ئەمەیان بۆ خۆی چۆنە ینی ئەمان لێکدانەوەی چۆنە بۆ وەکو کودەتایەک. بەڵێ زۆر ڕاستە ئەوەی کە سیسی کردی بەڕاستی پاڵنەرەکەی خەڵک بوو و خەڵک وەکو جەناب ئاماژەت پێکرد 20 میلیۆن خەڵک هاتنە سەر دەسەڵات و بۆ ئەوەی کە حکمی مصر کە خۆیان بە میراتگیری فیرعونەکان نەزانن خۆیان بە شارستانیەتێکی دێری نەزانن نەکەوێتە چوارچێوێکی ئاینی و بڵێن حکمێکی دینی نەبێ و دەستورێک دانرابوو دیارە خەڵک وەکو پێویست ڕای لەسەر ئەم دەستورەوە بۆیە کە سیسی هات بە هاوکاری تەڵان کۆمەڵێکی زۆر لە ناوخۆی مصر و هەروە دەرەوەی مصریش خەڵکی وڵاتانی زۆری عەرەبیش پاڵنەر بوون یاخود هاندەر بوون یان ڕێگا خۆشکەر بوون بۆ سیسی بۆی کەوە ئەم کودەتایە بکە و هەوڵیدا کە نێڵێ مصر بکەوێتە ژێر چەپۆکی بڵێن وڵاتێکی بێتە وڵاتێکی ئیسلامی یاخود ئاینی وەکو هاوشێوەی وڵاتانی وەکو ئێران و وەکو وڵاتانی تر کە بەڕاستی ئەمە کۆمەلگای مصری کۆمەلگایەکی پێشکەوت و خوازە و لەبەرەوە پێم وایە کە بەڵێ خەڵک چیش جاری وا هەیە هاندەر دەبێ بۆ ئەوەی کەوە کودەتا ڕووبدا ئەوەی جنابەت باست کرد بەڕاستی 20 میلیۆن کەس لە مصر ژانشتە شقامەکان بۆیە وای کرد کە سیسی هەوڵێکی وابدا و بەڵێ کاروخ خۆشناو سەرۆکی ئینستیتوتی توێژنەوەی ئەمریکی کوردی زۆر سپاس دەکەین کە ڕاستەخۆ لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمانە بووین. سپاس فامەتە بوونی چەنابە سپاس بە سانیارەکانت.